درباره پیگا هرما کردستان لسراست هریمی و هروها نێب دەوڵەتی و کاریگەریên ڕەتکردنا بڕیارên دادگەها فدرالیە عێراقی دژی هەرێما کوردستانی من میوانێکەیە بەڕێز دکتۆر فابریس بەڵانش نویسکار و ئەکادمیسیێنێ بناوبانگی فەڕەنسی کو لە فەڕەنسایە دەتگەلمەدا بیتن. دکتۆر شەو باش. دکتۆر سڵاوتان لێبێت تۆم کاتتان باش. سەرەتا پێم خۆشە بۆ چوونی فەڕەنسا بزانم بەرامبەر بە هەرێمی کوردستان و پاراستنی سەقامگیری هەرێمی کوردستان چییە؟ بەدڵنیاییەوە فەڕەنسا زۆر بەشدارە و نزیکە و پابەندی سەقامگیری هەرێمی کوردستانە. بەدڵنیاییەوە فەڕەنسا هاوپەیمانێکی زۆر باشی هەرێمی کوردستانە هەر لە 1991ەوە ئەو کاتێک ئێمە بڕیارماندا کە هێزی ئاسمانی خۆمان بنێرین بۆ پاراستنی ئاسمانی هەرێمی کوردستان لە سەدام حوسین و سوپاکەی و دوای ئەوە و لە 2003 جارێکی دیکە ئێمە بەشدار بووین لە بنیادنانەوەی هەرێمی کوردستان و هێزمان ناردا هەرێمی کوردستان لە 2014 بۆ شەڕی دەست بە داعش واتەم پەیوەندیەکە مێژوویە و ساڵێک و 2 ساڵ نییە. بۆیە فەڕەنسا زۆر نیگەرانە لەوەی کە ئەو کێشانێکی ئێستا دروست بوون لە بەغداوە بۆ هەرێمی کوردستان. بۆیە ئێمە پێمان خۆشە و فەڕەنسا پێی خۆشە کە ڕێکەوتنێکی زۆر باش و کۆنکرێتی هەبێت لە نێوان هەولێر و با بڵێن بەغدا، بەڵام لەبارەی بووچەوە بێ لەبارەی موچەوە بێ لەبارەی بابەتەکانی دیکە دەبێت بەغدا زۆر ڕێز لە ئەو ڕێکەوتنانە بگرێت کە واژووی لەسەر کردوون کە ڕێز لەو دەستورە بگرێت کاوگەلی عێراق دەنگی پێیاوە و مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان تێدا بەرجەستە کراوە. بۆیە بۆ بەغدا نەهاتووە کە ئەوەی کە چۆن پێی خۆشە مامەڵە بکە و بابەتی هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان و بە گوێرەی خواستی خۆی بە گوێرەی ئەوەی کە خۆی دەیەوێت کورسی کۆتاکان لا بێت و ئەو شێوازەی کە خۆی دەیەوێت ئەڵبژاردن لە هەرێمی کوردستان بگرێت. بە تێڕوانەی من وەکو دکتۆرێک وەکو شارەزایەک ئەمە قبوڵکراو نییە و یاسایی نییە. بۆیە ئەو سیستەمەی کە هەیە لە هەرێمی کوردستاندا سیستمێکە کە هەرێمی کوردستان خۆی هەڵی بژاردووە. زۆر باشە دکتۆر، ئەو بڕیارێک و تا ئاماژە پێکردنجالیە دادگاها فدرالی دەردێکەون دژی هەرێما کوردستانê یعنی خەڵکی هەرێما کوردستانê نیگەرانە سەرکرداتیە سیاسی هەرێما کوردستانê ji van biryarane نیگەرانن dibêjin ev biryare dijî destûrê hemîşeyê Iraqê ne. Rêtkirina van biryarane ji aliyê Herêma Kurdistanê karîgeriyê bandoriyê li ser pêga Herêma Kurdistanê durust dikin li ser astê cîhanî taybet li ser astê Fransa? نەخێر من پێم وان نییە کە ئەمە پەیوەندیەکان تێک بدا. بۆیە بەدڵیاییەوە کێشەی ناوخۆیی تۆ دەزانی لە فەڕەنسا ئەوە ناگەیەنێ کە با بڵێن کەوتێ ئۆتۆنۆمی تۆ بەرپرسیاری لە حکوومەتی خۆت لە پەرلەمانی خۆت و حکوومەتی ناوەندیش ناتوانێت یاخود بۆی نییە دەستێوەردان بکە و با بڵێن بادگای باڵا بەکاربهێنێ بۆ دەستێوەدەن. بۆیە ئێمە هانی هەردوو لا ئەدەین بگەنە ڕێکەوتنێک تێگەیشتێکی زۆر باش و پەیوەندیەکان تێک نەدەن لەگەڵ فەڕەنسا و لەگەڵ وڵاتانی دیکە لە دنیا. بەڵێ دکتۆر لە ماوەکانی ڕابردووە زۆر هەوڵدرا بۆ لاوازکردنی پێگەی هەرێمی کوردستان بۆ تێکدانی دۆخی ئەمنی هەرێمی کوردستان چ لەلایەن گروپە چەکدارەکان لە عێراقەوە چ لەلایەن ئێرانەوە کە بۆ موشک هێرشی کردە سەر هەولێر و هاوڵاتی سڤیلتیایدا شەهید بوون. پێتان وای ئاماژ لەمانە چیە دەیانەوێت ئەو گروپە چەکدارانە بەتایبەت دەیانەوێت هەرێمی کوردستان هاوشێوەی شارەکانی دیکەی ناوەڕاست و خواروی عێراق لێ بکەن؟ ڕوونە کە خواستی حکوومەتی ناوەند ئەوەیە کە جارێکی دیکە ببێتەوە عێراقێکی ناوەندگەرە و لە ئۆتۆنۆمی پەشیمان بێتەوە دەسەڵاتەکانی لێوەربگرێتەوە واتە تێگەیشتن و بە پێگە و بە توانای جیاواز هەوڵەدا بواری جیاواز هەوڵەدا یەکێک لەوانە میلیشیاکانن کە لە 2007 بینیمان کاتێک کە کەرکووکیان گرتەوە داگیریان کرد واتە هەر کات بیانەوێ پێیان خۆش بێ و دەستیان بێ هێز بەکارهێنن و بەڵام ئێستا گەیشتۆتە شەڕی ئابووری
بەرامبەر بە هەرێمی کوردستان و بەردەوام بەغدا بوجە بەکارهێنێ پارە بەکارێنێ وەکو کارتێکی فشار بەرامبەر بە هەرێمی کوردستان و لەگەڵ ئەوەشدا ڕێگری ئەکالەوەی کە کوردستان نەوتی خۆی هەناردە بکە لە ڕێگەی تورکیاوە بەبەستم بۆیە ئەمە بەردەوام ئەم توانایی خۆیان بەکاردێن بۆی کە ئابووری هەرێمی کوردستان لاواز بکەن کێشەی بۆ دروستکەن و کێشە دروستکەن لە نێوان خەڵک و حکوومەتی هەرێمی کوردستان و وا دەکەن کە فەرمانبەران و موچەکانیان وەکو کارتێک بەکار بهێنن و دژی حکوومەتەکەی خۆیان بەکاری بهێنن و دژی حکوومەتی هەرێمی کوردستان هەڵدستنەوە دەنگ بەرزکەنەوە کێشە دروست بێ لە ناو خۆیان ئەمە لە 2014 و ئەم یاریە دەستی پێ کردووە ئەو کاتەی کە بۆ یەکەم جار بەغدا بڕیاریدا کە بوجە و موچەی خەڵکی هەرێمی کوردستان ببڕێ و نەینێرێ واتە ئەمە تازە نییە دواتر هاتنە سەر بەڵام بەهۆی هەبوونی نەوتەوە ئێوە سەرکەوتوو بوون هەرێمی کوردستان سەرکەوتوو بوو توانی پارەکە بداوە ئابوووریەکەی خۆی ببوژێن تۆ بچتە پێشەوە بەڵام ئێستا کە بە تەواوی نەوتەکەیان ڕاگرتووە جارێکی دیکە دێن فشارەکان زیاتر دەکەن لەسەر هەرێمی کوردستان لەسەر خەڵک و حکوومەت زۆر باشە دکتۆر هەرێما کوردستانê خودی پەیوەندیên قۆڵ yên کیر و استراتیژینە دگەل gelek welatan di nava wan da Fransa, Britanya, Amerîka, İtalya yani gelek welatên din niha jî hevpeymaniyeka zîndî heye li navçeyê ku hevpeymaniya roprobûna dijî Daişê ku Herêma Kurdistanê jî hevpeymaniya serekî û rolê serekî divê hevpeymaniyê dîtiye. Niha li ser astê komelgeha nîvdewletî li ser astê welatên ku min niha navên wan anîne çawa temaşey pêgehê Herêma Kurdistanê dikin li navçeyê de aya ev welate di nava wan da Fransa amade ne şan bi şan digel Herêma Kurdistanê berdewam bin heta Herêma Kurdistanê digehîte mafên xwe yên serekî ji vana jî mafê xwe çarenivîsê serbexweyê بەڵێ لە ڕۆژئاوا ئێمە زۆر باش ئاگاداری گرنگی کوردین کە چۆن شەڕی داعشی کرد سەرکەوتوانە چونکە ئێوە سنگتان نابوو بە گولەی داعشەوە بۆی کە خەڵکی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و ئۆتۆنۆمیەکەتان بپارێزن خاکەتەکەتان بپارێزن و ئێوە لە بەرەی پێشەوەی شەڕی دژی تیرۆریزم و داعش بوون بۆیە هاوپەیمانی نێودەوڵەتی تا ئێستش لە هەرێمی کوردستان و بوونێکی زۆر باش و بەهێزی هەیە کاریگەری هەیە و کورد و با بڵێن حکوومەتی عێراق با بڵێن بەیسی و بناغە و با بڵێن شوێنی یەکەم نییە بۆ هێزەکانی با بڵێن ڕۆژئاوا ئاگادارین کە ئێران گوشارەکە بۆی کە هێزەبیانەکە لە هەرێمی کوردستان و لە عێراق بکاتە دەرەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا کێشەکە ئەوەیە چ جۆرە توانایەک ئێمە ئەتوانین و چیمان هەیە بەکاری بهێنین بۆی کە هێزی زیاتر بنێرینە عێراق و ئایا دەکرێت ئەمە بکەین بۆیە بەغدا من پێم وایە ئاگادار نییە لەوەی کە لەو کێشانەی کە و لەو دۆخەی کە داعش ئێستا بەدەستی هێناوەتەوە و بە چاوێکی کەم سەیریەکە پێی وایە داعش تەواو بووە و زۆر لاواز بووە دەبێ بەغدا ئاگادار بێ کە داعش لە هەر کاتێکە هەڕەشەیە بەڵام بەغدا تا ئێستا گرنگی پێنادا بۆ چونکە ئەمە ئەجندایەکی ئێرانێ ئەنجندای ئێران ئێستا لەم کاتەدا ئەوەیە کە هێزە بیانیەکان لە عێراق بکاتە دەرەوەواتە لە عێراق و لە هەرێمی کوردستان بکاتە بۆیە ئەمە وا ئاکات کە بەغدا جارێکی دیکە گوشارەکانی بۆ سەر ئۆتۆنۆمی هەرێمی کوردستان دکتۆر ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە سوپاس دەکەم من وەکو هاوڵاتیی هەرێمی کوردستان چه هەرێمی کوردستان و چه خەڵکی هەرێمی کوردستان ئەتوانن بڵێن دڵخۆش بن یاخود دڵنیا بن بەوەی کە هەرێمەکان بە تەنیا نیە پاڵپشتی فەرەنسا و کۆمەڵگەی نێودەوڵەتیان هەیە بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە دەمانەوێ هاوکاری ئێوە بین بەڵام وا بیر مەکەنەوە کە ئێمە ئەوەندە بەهێزین و هێزتان بۆ ئەنێرین و سەربازتان بۆ ئەنێرین دبینیمان لە 2007 شتیوان نەکرا ئێمە پاڵپشتیمان کردن بەڵام ئەمریکا نەیتوانی کە ڕێگری لەم شیعە میلیشیانە بکە بۆی کە بێن بەرەو هەرێمی کوردستان بۆیە گرنگترین شت بۆ ئێوە ئەوەیە
لەناو خۆتان بەهێزکەن و پێشمەرگە پڕچەکەن ڕێکی خەنەوە یەکی خەنەوە و ئێمە توانین چەکتان بدەینێ و هاوکارتان بین بەڵام بەڕاستی زیاتر هەندێک جار زەحمەتە دەبێت کورد زۆر وریابێ زۆر ئاگادار بێ کە ئێمە دۆستین ڕاستە لاری تێدانە قسەی تێدانە بەڵام هەموو کات قسەیەکی جوانتان هەیە تەنها چیاکان دۆستی ڕاستەقینەتان بەڵێ بەڕێز دکتۆر فابریس بلانش نووسەر و ئەکادیمیستی بەناوبانگی فڕانسی و پرۆفیسۆر لە زانکۆی لیۆن زۆر سپاس.